سپاس و حەمد بۆخوا ئێمە نوێژنەکەرمان لەم دیاتیان نیە سپاس بەخوا ئێمە کۆمەڵێکی خزمی خۆمان لەم دەبەرە و تقریبان 160 ئەو ناوە ماڵین بێژگە لە دەران و سلێمانی و سەی سادەق و ئەم لاولاکەمانیشتانەیە قوربانی بە کۆمەڵ ئێمە ئەیکەین ئێمە هەر لە بیدایەتی باوبا پیرمان و هەروە بین ئەوەی کە بۆمان جێماوە لە خزمەتی ڕیسپیەکان بووە بۆمان جێماوە ئێمەی شەر ئەوە تەرگ نادەین و ئیشەڵا لەو ڕێبازە دینیەوە ڕۆین و بە حەول و قووەتی خوا ئەو بە کۆمەڵ و ئەو ئیش و کارا خێرانە هەرزەکەین بە کۆمەڵ بیکەین بە بێ جیاوازی کە حاجی دانیشتوانی زیادە سەرقاڵی ئاژەڵداریە هینی تۆزی وشکەدانیش هەیە بەڵام سەرجاوکەمان نییە بەڵام بە زۆری ترە مژوڵین بە ئاژەڵداری و وشکەدانی و ئەم چتانە بەرهەمێین و ئەم لاو گەنجەکان لە کریاکاری و هەنایتر وەکو خۆتەزانی ئیمڕۆ نە گەنج کاسبی هەیە نە مامۆسایە هەمیدانامە زیاد لە ئایسە زیاد لە 40-50 گەنجی جوانمان هەیە هیچی بە هیچ شێوەیە دانەمەزراوە و هیچی بەدەست